بینرانی برای خوشویستانم جلوی تسلاوتان لبتو بخوشحالی و برداومین لپیشکردنی پروگرام کمان فرمو امین خان اتوانی والله میپرسیارک بدیتو دست به که بجم که عبدالله تومه که پیش وقت سروک حکومت دانا او نزانی که یا افعال هاتی نداگیر کرین یا بشبکه قانونی و برای خود قانونی افعال هاتی کرین و بویا ملکی شخصی شلاقی دیگر وضعیت بین مشکلی که عبدالله قال هنده چون که اندام مکتب سیاسی یا بزودتنوا گوران چون که پاسوانینه مشکلی همین سرهنده نقاشاوی سرهنده یا بوچی وقت اندام که گوران دو حال ذهبی بس لاینه که دیگر دپترش وی هبیدن اگر ما بس اویا قال کدو شفاف بینو براسین اگر مثلا سر راپورت چاکسازیا که ها جراگه هندن نقطه تیگر که باش و یت امید و گش کو نقاط گش تداه بیدیو تدایا قاعده بو چاکسازی یا دانای امیده که گش بو خلقی ها چگیری و هر وسا هندک لایانت یت گندلی راوساندن یا سرهات یکرن جهه که راوسیای نهیلن بردام دادن مثلا یا زوی و عرضا بله گلک کارت نوسایت داد نکردن شلای بر پرسد بالا بلند و شلای گلک حتی هواراتی ها و کو به راپورت اشارت یا به هاتیدان به تایبه سر مثلا مساطحه کو پتر 307 حالت مساطحه تاتینا راوساندن و 201 حالت دیترجی یل بردستا اشارت پنده دای که زوبای مساطحه بشه و که راسته و خو به زیاد کردنه یت آشکرا بوین هندکشوان در وی رهنمایی یت هاتینا دان هندکشوان یت هاتینا تملیک کردن کو اوه همی به چاره سریت بو هاتینا دانان هند رهنمایی نی بو هاتینا دانان هندکشوان یت هاتینا راوستاندن هندکشوان بو ملک گشتی یت هاتینا زفراندن کو اوه همی آماجه که باشه من اشارت داهنده کو بنمونه عرضه که لحوله 150 میلیون دلار قیمتاوی بوید اف عرضه دستی هاتی دان سر و پترش حدود میلیار پارا سر عرضه او عرضه تاتینا تملیک کردن یا تاتینا دست مشلای هندک کسا و هاتی بکار اینان که اول همین با خدمت گذاریت گشتی هنه بکار اینان یا من بس قطابخانه اگرم بس کنه قطابخانه لحوله و سلیمانیه یت رو خواندین یک گرینه بو مساطحه بکار اینای بله یعنی امجی سر که دیاردن کنه بیدتا کرن و که مدرسه فیلشت سلیمانی و مدرسه یا بسیل هولیره ایکشوان جیر تحقیقی یا ایکشوان جیر نکمن او تصرف یا تدهات کرن بسیارکی من اوه که پرلمانی کردستان بریاری چی گرینگی دا کدو بنای بریاری جماره دوی پرلمانی کردستان که روشنکانی چاکسازی سیاسی لارمی کردستان لخو اگری بلام سروکاتی پرلمان یان بابلین ناوندی بریار بدست ام بریاری شاردوتو پرسیارەکەی من شاردنەوەی بریارەکە نیە شارداوەتەوە یان نا بەڵام پرسیارەکەی من ئەمەیە ئەگەر لە هەرێمی کوردستانە ئێرادەیەکی سیاسی ڕاستەقینە هەیە بۆ ئەنجامدانی چاکسازی بۆ ئەم پرۆژەیە نا ئەم بریارە ناکەن بە بنەمای چاکسازی سیاسی لە هەرێمی کوردستان بەقەدەوەی پرۆژەیەکی دیکە بریاری دیکە لە سەرۆکاتی هەرێمی کوردستان و تەبەنی دەکەن ئەم بریارە ناکەن کە لە پەرلەمانی کوردستان پەسەندی کردووە والله جگای سننجا یعنی چون بریارک هاتیا شار یعنی هاتیا بشارتن چون بریارک دیتا بشارتن که جوینه که یا آشکرا یا بوتیا کردن حوالاتیت کردستان آگه یا جهه بوی برای گشتی یا هاتیا در خستن همو پارلمانتاری سر چند فراکسیون های تدا حاضر بون اگر شلای لانکه و بهتا بشارتن آخر چون یعنی اگر بکینه منطق چون شاراوه دا بکلالایان همو سرجام اندام پارلمانکان راوش لسر کراوه و مناقشه لسر کراوه و چون بزر دبی پیش اینگی گره کشان تاتینا جبت جکنه بونمونه ایک نابیدن یعنی هزا یا بروانی یا شارستانی
خوپشاندانا دا راوستیدن نابیتن تقا بهتر کردن شوانجی مثلا یا یاسا خوپشاندانا بو بحث دهات بو نکردن که او همی او مرحله این انجام دان یاسا خوپشاندانا هات در خستن تقا کردن هات را گرتن مثلا یا بیما بکاری ببوره یا صندوق قرضت بچیک بو گنجان یعنی کمک بریارت که هاتی ندان همی پارلمان کردستان سرشور کردن و قانون بود در اختصاص بله زور سپاس آمین خان زور سپاس دکم با پیامکت گشتم من زور سپاس دکم کاک عبدالله قصه که لسر اوی که فراکسیونی اپوزیسیون لهرمی کردستان اوندی که با ئامانجی سیاسی و بەنیەتی دەستکەوتی سیاسی باس لە لایەنەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان لەوانە سەرۆکاتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمەڵە دەستگای دیکەی سەر بە دەسەڵاتەکە بەقەت ئەوە ئامانجی ڕاستەقینی چاکسازی نییە بۆ نمونە قسەکردن لەسەر ئەم ئەم پرۆژەی سەرۆکی هەرێمی کوردستان کە تۆ ناوی نانی پرۆژە بەڵام باواستەوە بینی پرۆژە یانە یا هەر ناوێکی دیکەی هەیە بەڵام محتەواکەی کۆمەڵەشتی سەرەکی لەخواگرێ جاکردنەوەی دادگا سربەخۆی دادگا چالاکردنی داواکاری گشتی و سربەخۆکردنی بۆ بەدەداچوونی گەندەڵی بەهێزکردنی دام و دەستگای چاودێری دارایی بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لێ پرسیینەوە و پاداشکردن لە حکوومەتی هەرێمی کوردستانە لەو کەسانی کە گەندەڵ و پرسیارەکە ئەمە یعنی ئەگەر ئەمانە تەنزیلی بۆ بکرێ وردەکاری بکرێ خەڵکی باشی لە پشت بێ بۆ ئەنجامی باشی ناوێت بۆ هەڕەتیەکەنەوە لە بەرەوەی بەڵام دەڵێ بە ئەوەی لە پەرلەمانەوە خۆی حقیقەتەکە وایە چی بکەم یعنی لەوە باشتر هەیە کاک یعنی تۆ ئێستا باسی جارە سەیرە بەلامەوە حەزەکەم ئەگەر دەرفەتم دەی تۆزە بهێن جارە من تۆمەتم نەکردووە بۆ کاکنێچیر و بە کەسی تریش تۆمەت ناکەم یعنی ئەو پارچە زەوی کە کاکنێچیری ئێستا تایە نیشتەجێە کیلۆمەترێک لە پەرلەمانەوە دوورە ڕێک سیم و سیاجێکی بۆ کراوە بە بۆچوونی کۆمەڵێک خەڵکی شارەزا لەو بارە زیاتر نرخەکەی زیاتر لە 1 ملیار دۆلارە پرسیارەکە لە ئامینە خانەکە کاک عەبدوڵڵا شارەزا دانەرەخەکێ دووەک پارلەمانتارێک دەلدیف چوون سەروی ماوزوعی کردیە بەدەستێتە هەنە ئیجازەم دەبا پرسیارەکەم بکەم من گوێم لە جەناب گرتۆ تۆش حەزەکەم گوێ بگی لە من ببوورە ئەگەر ئەمە بای ملیارێک دۆلار بێ ئەرێ خەڵکی لە ئامینە خانە پرسم ئەرێ سەرۆکی حکوومەت ملیارێک دۆلار لەکوێ هێنا ئەمە بکڕێ خۆ ئەگەرەکو پێشی درابێ بە هەدێ لەسەر چی بنەمایەک پێی بدرێ ئەی باشە بە من بۆ نادرێ ئەی بە تۆ بۆ نادرێ هەزاران کەسی لەم وڵاتیان نییە مترێک زەویشی نییە دینارێکشی لە گیرفانان نییە کە بەشێکی زۆری دانیشتوی خەڵکی هەولێرن باسی ئەوە کە بزوتنەوەی گۆڕان و حیمایە و چیت کاگە نە بزوتنەوەی گۆڕان و نە ئەندام پەرلەمانەکانی پێویستی بە حیمایە نییە چونکە خۆی بە بەشێک لە خەڵکی ئەم وڵاتە ئەزانێت و باوەڕشی بە چەک نییە باوەڕی بە حیمایەش نییە قسە لەسەر ئەوەیە یارمەتی بدا بڕیاری بە تەنهای ئامینە خان من یەک شتەکەمە بەڵگا کە خەڵکی ئەم دووسێ ڕۆژە بینیان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم دووسێ ڕۆژە سەردانی بزوتنەوەی گۆڕانی کرد لە کۆنگرە ڕۆژنامە نووسەکەیە باسی بڕیاری ژمارە 2 کرد وتی بڕیارەکە ئاشکرا ئەکەین بڕیارەکە بڵاوەکەینەوە کەوا بێشتێک هەیە شادراوەتەوە بۆیە سەرۆکی هەرێم وعد بە خەڵکو و بە بزوتنەوەی گۆڕان و بە ئۆپۆزیسیۆنەدا کە بڵاوی بکاتەوە ئاشکرای کات جەنابیشی ئەزانی بەس من سەیرە بەلامەوە ینی ئەمەوێت دواتر ئەم جۆرە دیفاعی جەنابەوە لەگەڵ بابەتێکی تراگرێ بدەم قسە لەسەر ئەوەیە تۆ مەسلەی هێزی شارستانی کاکە هێزی شارستانی ئەوانە شتەکان تێکەڵ کراوە ئەمەی کە پەیوەندی بە ئەمانی کە ئامینە خان باسی کرد پەیوەندی بە بڕیارە 17 خاڵەکەەوە هەیە بڕیارە 17 خاڵەکە بڕیاری ژمارەیەکە ئەمەی کە من باسەکەم بڕیاری ژمارە 2 دوشتی جیاوازە ئەمەی ئۆپۆزیسیۆن بە ئامانجی سیاسی و نەخێوان نیە ئۆپۆزیسیۆن بە ئامانجی سیاسی چی ئۆپۆزیسیۆن بۆ خۆی ئەمە باشترین بەڵگەیە لە هەموو ڕوویەکەوە لە هەموو بارەکە پاکێجی تێر و تەسەل و زۆر ڕوپڕ و زێر ڕێکی پێک و پێشکەش کردووە یعنی چی ئامانجێکی هەیە لە مەسەلا خۆیانی پرسیارەکە ئەوەیە ئێمە پرۆژەمان پێشکەش کرد پێمان بڵێ مزایدەیە بۆ مەبەستی سیاسیەوە بێدەنگی شەڵبژێری ئەی باشە ئیشی ئۆپۆزیسیۆن چییە ئێمە ئەرکمانە با بڵین لە سیستمی سیاسی ئەگەرەک و دیموکراسی بێت خودی ئۆپۆزیسیۆن بەشێکی تەواوکەرە لەو پرۆسەیە خۆ ئەگەر من قسە نەکەم و ڕەخنە نەگرم و چاودێرینەکەم ئەی باشە ئیشی من چییە زۆر ڕاستە بۆیە قسەکە لەسەر ئەوەیە ینی بۆیە قسە لەسەر ئەمەی سەرۆکی هەرێم ئەەکەین ئەگەر سەرۆکی هەرێمیش نیەتی هەیە چاکسازێکی جدی بکە کاکە ئەمە بڕیاری ژمارە 2
بڕیارێکی زۆر گرنگە شادراوەتەوە زۆر تێر و تەسەلە بە ئەم بڕیارە گرنگە بکەینە بنەمای چاکسازی چونکە شەرعەتی پەرلەمانی هەیە پەرلەمانتارەکانی خودی ئامینەخان دەنگی پێداوە یعنی 104 ئەندام پەرلەمان دەنگی پێداوە باسی گەڕانەوەی پرۆژەی دەستورەکە باسی ئەوە ئەکە هەموو ئەو یاسایانی ڕەهەندی نیشتیمانیان هەیە بێ بە تەوافقات بێ باسی ئاشکراکردنی داهاتی نەوتەکە کە سەرۆکی هەرێم لە پرۆژەکەی خۆیان بەلایەنە ڕۆیشتووە باسی ئاشکراکردنی و سەرچاوەکانی داهاتەکە کە سەرچاوی داهاتی مەرزەکانی هەرێمی کوردستان و ئەوانەی تر وەکو پێویست دیار نییە یعنی کۆمەڵێک شتی زۆر زۆر گرنگ و گەورەی تایە ئیشکالی هەرە گەورەی سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە ئەوەیە ینی بۆ نمونە ئێستا گرفتی ئەمە من و ئامینەخان لێرە ئەوەیە کە من بڵێم سەرۆکایەتیە حکوم ئەو ئەڵێ سەرۆکایەتیە من ئەڵێم پەرلەمانیە من ئەڵێم پەرلەمان دەسەڵاتیەکەمە ئەو ئەڵێ سەرۆکی هەرێم دەسەڵاتی ئەەکەمە ئیشکالەکە لێرەوە دەست پێکە ئەم تێڕوانینەیە من وانە گوتیا کاک عەبدوڵە من وانە گوتیا یارمەتیم لە قسەکان تەواوەکەم دوای باشە فەرموو سیستەمێکی پەرلەمانی سەرۆکاتیە ئەزانی ئیشکالەکە لەکوێیە ئەزانی بۆ چاکسازی ڕوونادات بە تایبەتی بۆ پەرلەمان نابێتە هۆکارێک بۆ بنابێتە بنەمایەک کە چاکسازیێکی جدی لە وڵاتە بکرێت لەبەر ئەوەی یعنی لە دەرەوە بۆ نمونە دیارە ڕێزمان هەیە بۆ سەرۆکی هەرێم پرۆژەیەکی ئاوهای هەیە پرۆژەکەی لە چاو پرۆژەکەی پەرلەمانە زۆر زۆر لاوازە ئەسڵەن شتێکی زۆر سادە و سەرەتاییە کەچی پەرلەمانتارێک دەستبەرداری پرۆژە زەخم و گرنگەکەی خۆی ئەبێ بۆ ئەوەی لە دەرەوە دەسەڵاتێک هاتووە پرۆژەیەکی بۆ من پێشنیار کردووە لە کاتێکا لە ڕووی دەستوری و یاسایی و ئوسوڵیەوە بە پێی قانونی هەموو دنیا پرۆژەکەی من بۆ سەرۆکی هەرێم مولزەمە بەڵام پرۆژەکەی سەرۆکی هەرێم بۆ من مولزەم نییە ئێکەچی پەرلەمانتارەکان لە ناو هۆڵی پەرلەمانە بەشێکی تر هەیە تەواوکەری ئەو ئیرادەیە لە دەرەوە کە نایەوێ بەڕاستی چاکسازیەکی جدی ئوسوڵی یاسایی بکرێ ینی من ئەگەر دەرفەتم پێ بدەیت لە دواتر دێمە سەر راپۆرتی چاکسازەکەی سەرۆکی هەرێم کە نووسیوەتی یەک دنیا وردەکاریە خەمە ڕوو ئێستا بەڵێ ئەمینەخان فەرموو ڕێ بەڕێزت لەسەر قسەکانی کاک عەبدوڵڵا چییە؟ والله ئەو تشتێک و تێدا چاکسازیە یا سیاسی چەند خاڵە خوبەت گریتەوە ئێک لایەن هەندێک ئەو حەزب تشتی هەرە گرنگ ئەوە نوکەوێ گاوە ئەم بزانین ئینفیتاحەکە یا سیاسی هەرێمێدا یا چێ بووی بەحسێ چاکسازیە سیاسی وەختە تێتەکردن لایەن هەندێک و حەزب ئەحزاب کادچانه هم لایان تمویل کردن آوانده چه شواز بی شفافیت یا تمویل کردن آوانش لایان دیتر و او یاسا یا کوسالا نوتوسه بو احزاب درکتی نو که گاوید گل واقع نو که هف گنجادن کنه کو بدویتن بهتر تعدیل کنن کو یاسا پروژه جانب سر که اشارت ولایان یاد دادن اگر که عبدالله بوردی نخوان بیتن او موضوع اگه دیتره بحثنده هاتی که چا پروسا چاکسازی سیاسی بهتر کنن چا چاکسازی یا اداری بهتر کنن پروسا چاکسازی سیاسی و احزاب سیاسی و شفافیت تمویل کردن وان بودجه هر حزب که دهات وان که به شوازه موجودیات وان به شوازه یادی تر حالت یه سلطه مسئله دستوریه بله بو دستور موضوعی که گرنگه که برنامه کابینه هفته داشتی گلک بردی بحث هنده ها تکنن که فصل سلطاتا پیتویه دستور بهتا دنگدان یانجی کاوجا او بهتن بو پارلمان دی سال لی بهتا زورن که بو تارا جانبه نچیروان بازانی گلک آشکرایی بحث هنده که درگه یه مناقشه کنن سر دستوری وکیلی و سینگه که بر فرامانجی دسکنه همی لایان سیاسی که او بوچونه سر هنچنه دا جای خوب بگیری دا دستوری دا فصل سلطاتا تدا بهتا کرن مثلا یا دا مثلا نفته مثلا یا دارایی او همی شیوک شفافانه راپورتا چاکسازی دا یا دیاره ئەتانەوێت بە شێوەیەک لە شێوەکان دەسەڵاتی هەموو مەسەلە گرنگەکان هەموو مەسەلە چارەنووسسازەکان لە سەراحەتی سەرۆکی هەرێمی کوردستاندا کۆبکەنەوە بۆ شتانەشەوە کە سەراحەتی دەستگاکانی ترە بۆ نمونە دەرکردنی یاسا یا بڕیار سەراحەتی پەرلەمانی کوردستانە بەڵام ئێوە ئەوەی پەرلەمانی کوردستان فرامۆشەکەن و بایەخ دەدەن بەوەی کە سەرۆکی هەرێمی کوردستان دەری کردووە بە معنایەکی تر دەتانەوە هەموو سەرمایە ڕەمزیە گرنگەکان هەموو بڕیارە گرنگەکان هەموو ڕووداوە چارەنووسسازەکان لەوە وەربگرن ئەمە تا چەند ڕاستە من ئاگام لێ نەبوو لە سەرەتات چی گوت بەڵام من پرسیارەکەم ئەمە بوو کە کۆمەڵێک دام و دەستگای نیشتیمانی گرنگ وەکو پەرلەمان وەکو حکوومەت وەکو دام و دەستگا قەزایەکان کە ئەمانە بە شێوەیەک لە شێوەکان و بە پێی بواری کاری خۆیان مافی ئەویان هەیە بڕیار دەربکەن پرۆژە یاسا پێشکەشکەن ئێوە ئەم
پرۆژه یاسایی شوێنە گرنگان و دام و دەستگا نیشتیمانە گرنگانە فەرامۆش دەکەن و هەموو ئەم دەسەڵاتانە لە سەرۆکاتی هەرێمی کوردستانە کۆ دەکەنەوە ئەمە ڕای هەندێک لە چاودێران و ڕخنەگرانی سیستمی حکومڕانی کوردیە تێگەشتنی بەڕێز لەم بارەوە چییە؟ والله هیچ ڕاستیەکی بۆ ئەوە نییە چونکە هەر ئەم وەک فراکسیۆنە کوردستانی ئێکێشوان کەسانێک و داخوازکەرێت هەندێنە دەسەڵاتە یا پەرلەمانی جێ خۆ بگیریتن و پاشان فەسڵە سوڵتاتە بێتەکردن و هەر لایەنێک بشێتن کارێ خوێ ئەوە خەما مەزن یا ستۆیمەدا و ئەمێ تە هەندێدا شولکەینەوە مەسەلە ئەونینێک و هەمی مەسەلە پەرلەمانی و سوڵتاتێ دیتر مای پشتگۆ هاوێتین و هەمی تشتە بۆ سەرکە هەرمێ بەس وەختێ ئەو دەستگەهی دیتر نەشۆینە ڕۆلەکەی ئەکتیڤ و یەک کارای خۆڕا ببن ڕۆلە چاودێریکردنە یان جێبەجێکردنا یا یاسا ئەو یاسایت و پەرلەمانی دەرکەفتین حکوومەت نەشایە هەندێک ئەو بڕیارێت پەرلەمانی جێبەجێ بکە یان یاسایت پەرلەمانی جێ بکە لایەنێک و دەسەڵاتە سەرەکیە یا هەرێمەیە بێ تەداخلێت تێدا بکات بۆ هەندێک و ئەو ناکۆکیەت و نوکە هەرێمێدا هەی بێتە چارەسەرکردن دیارە مەگوون ماوەیەکی یە قانونی بێتن مادەک یعنی ماوەیەک بوو بێتە دانان یە قانونی بۆ هەندێک و ئەف پرۆژێ نیشتیمانیە جانب سەرۆکی بێتە پەرلەمانی بۆ هەندێک و چاکسازی نبیتە مزایدەکە سیاسی ڕاستی سەر بێتەدان و هەمی لایەن خوتێدا ببینن بۆ هەندێک شروع بکەن ئەو رخنێ لە دەسەڵات ئەگریت لە ئەزمموی حکومڕانی کوردستانی ئەگریت و ئەمە رخنەی بەشێکیش بەرچاو لە رخنەگران ئەو پۆزیسیۆنیش لە کوردستانە ئەوش ئەوەیە ئەم کەسانی کە لە ناو سیستمی سیاسی حکومڕانی کوردستانە بڕیار بەدەستن و ئەزمموونێکی باشیان لە چاکسازی نیە بە شێوەیەک لە شێوەکان خوان لە سەرپێچیەوە یا وەک دەوتر لە گەندەڵیەوە یا لە ئیستیبدادەوە تێوەگەلاوان بەڵام من پرسیارەکە بەم شێوەکەمەوە ئەم بەڕایەکی دیکەش ئەمە هەیە ئەم قسەیش بە شێوەیەک لە شێوەکان بۆ بزوتنەوەی گۆڕانیش ڕاستە پسەکردەکانی بزوتنەوەی گۆڕانیش بەشدارن لەو بەحرە گەندەڵی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەگە دەستەواژی بەحر دەستەواژێکی ڕاست بێ بەشدارن لە بیناکردنی ئەو سیستەمە خراپە حکومڕانی کە لە هەرێمی کوردستان لە نەوەیەکەوە هەتاوەکو ئێستا حکومڕانیەکە سەکردەکانی بزوتنەوەی گۆڕانیش شامی ئەساسیان تایە پەرلەمانتەرانی شاتیان بەڵام پرسیارەکەی من ئەمەیە ئەی ئەگەر کەواتە بزوتنەوەی گۆڕانیش کی هەیە بتوانە چاکسازی بکەوە بە چ نیەتێکەوە بانگەشەی بەرداوین بۆ چاکسازی و خەڵکی توش دەخاتەژە پرسیارەوە هەر کەسی حەقی لە لای سەرکردایەتی بزوتنەوەی گۆڕانە با بڕۆ دادگا هەیە و شکاتی لێ بکە هەر کەسێکە بە خۆشمەوە ئیتر پێویست ناکە یعنی ئەم من بۆ خۆم لە خۆمەوە دەست پێکەم هەر کەسێک ڕۆژێک لە ڕۆژان من حەقی ئەوم خواردووە سەرکردەیەکی بزوتنەوەی گۆڕان حەقی خواردووە ئەوە یاسا و دادگا هەیە ئەگەر یاسا و دادگا بێ لایەنەوە ئەتوانێت بە شێوەیەکی ڕێکوپێکیشەکانی خۆی بکە ئەو دادگایەوە با بڕۆ لەوێ شکاتی خۆی بکە بۆیە بۆ حتا نوکە شکایەت ناکردی کاک عەبدوڵڵا دوزانی مەزن ینی gelek gendalî her yê qiyadeta de hyn bes te bû çi heta nûke wek parlamenterek pêşkêşî nekiriye bû jî tu çi care tu ser neaxivî bû çi bes tu îşgaliyatê desalatê ka min lêre muhdebe cenab te dem û be hemû bîneranî barêziye dem wekû çûn ئێمە 50 پەرلەمانتاری فراکسیۆنە جیاوازەکان یاداشتێکمان ئامادە کرد لەسەر قسەی سەید ئەکرەم کە بەڕێوەبەری ئاسایشی گومرکی ئیبراهیم خەلیل بووە کە باسی ئەوە ئەکا داهاتی ئەو گومرکە بۆ کاک نێچیروان بەرزانی ئەڕوا ئێمە لەسەر بنەمای ئەو قسەیە یاداشتێکمان ئامادە کرد کە پەرلەمانی کوردستان لیژنەیەکی لێکۆڵینەوە لەسەر ئەو داهاتە پێک بێنێ جەنابتان هیچ کاسێک لە برادرانی پارتی ئامادە نەبوو ئیمزاشمان لەگەڵا بکە بەڵام بە پێچەوانەوە تۆ بڕۆ هەر شتێک هەیە و یاداشت لەسەر برادرانی ئێمە ئامادەکە بیخەڕۆ من ئیمزا لەگەڵاکە باش نییە بەڵام کاک عەبدوڵڵا من بارمەتی خۆت پرسیارەکەی ئەوەی کە مطرحە بۆ مناقەشەکردن لە مافی شخصیا کورد ناگرێتەوە نەگتن هەمە بەسم ئیمزاکەیتەوە مەسەڵەن کێشکاتی هەیە لە کەسێکی دیارێکەوە بیکە ئەمە وەڵامێکی هەست ناکەی وەڵامێکی پێویستە بەقەتەوەی ینی خۆدزیینەوەیە لەو مەسئولیاتە گەورەیەی کە ئەم بزوتنەوە چکە ئەم بزوتنەوەی ڕاستە مێژوو ڕاگەاندنی تازەیە مێژووی گوتادەکەی تازەیە بە معنە ئۆپۆزیسیۆن و ئەو بانگەشە چاکسازانە بەڵام ئەزمموی کارکردنیان لە سەحای سیاسی کوردستانە کۆنە ئەزانی بزوتنەوەی گۆڕان وەکو حیزبێکی سیاسی ئەگەر لێ بڕوانی وەکو فراکسیۆنێکی پەرلەمانی لە 25 حەوتەوە دەست پێەکە ینی هەر لە سەرتاوە ڕەنگە
گرنگترین نقطە بۆ هەڵسەنگاندنی گۆڕان بە دیاریکراوی ئەوە بێکە گۆڕان لە سەروبەندی هەڵبژاردنە بەڵێنێکی بە خەڵدا توانی لەو بەڵێنە ڕازگۆ بێ لەگەڵ خەڵکە باسی ئەوەی کە ئەگەر سۆرینەی هێنا حکوومەتێکە هێنێ ئەگەر کەمینە بوو ئۆپۆزیسیۆن هەبێ هەردوو بابەتەکە بۆ سیستمی حکومڕانی وەکو یەک گرنگ بوون بە تایبەت ئێمە لە ڕابردووە ینی یەکێتی و پارتی حکومڕانیان لە هەرێمی کوردستانە کردووە بەشێکی هەرە گەورەی کێشەکان ئەوە بوو هیچ کاتێک ئەم دوو حزب یەکتریان قبول ناکرد ئەوە بوو سیستمی 50 دروست بۆ ڕێککەوتنی استراتیژی دروست بوو کە لە نەتیجە ئەم بارودۆخەنا هەموارەی لێککەوتوەتەوە کە هەر سەکتێکە چارەسەر نابێ کە بەڵام لەمە گۆڕان ڕازگۆ بوو ینی بڕیاریدا کە هەستی کرد کە ئەگەر زۆرینە نەبێ و کەمی نەبوو سیستمی حکومڕانی و چاکسازی بنەڕەتی پێویستی بە ئۆپۆزیسیۆن هەیە ینی لێرەوە بڕیاریدا ئۆپۆزیسیۆن بێ و لەو ماوەشە ئەوەی کە ئۆپۆزیسیۆن لە وڵاتانی دەرەوە ئیکە گۆڕان زۆر لەوە زیاتری کردووە لە دنیای دەرەوە ئۆپۆزیسیۆن بەس ڕخ ناگرێ بەڵام لە هەرێمی کوردستانە لە هەموو بارەکانە گۆڕان و ئۆپۆزیسیۆن پرۆژەی چاکسازیان پێشکەش کردووە یعنی خۆ ئەگەر بتەوێ من هەر لە ئێستەوە تەقیمی خۆمان بکەم لە دوای ئەوەی کە ئەڕۆینە حکومڕانی چی ئەکەین و چی ناکەین پێم وایە هەم بۆ من هەم بۆ جەناب و هەم بۆ هەموو بینەرێک ئەمە هەڵەیە بەڵام لە ئەرزی واقعا لە ماوەی ئەو 3 ساڵی کە ئێمە لە پەرلەمانە بووین و وەکو چاودێرێک چاودێری کاروبارەکانی حکوومەتمان کردووە ئێمە تەنها بۆەوە نەوەستاین بڵین فڵانە شتان خراپە و یعنی لە هەر بوارێکە تۆ بیری لێ ئەەکەیتەوە ئێمە وتومانە ئەم شتە خراپە پرۆژه یاساکمان پێشکەش کردووە ئێستا باسی دەستوری کرد لەسەر مەسلەی دەستوری ئێمە تێڕوانینی خۆمانمان هەیە لەسەر کۆی یاساکان تێڕوانینی خۆمانمان هەبووە پرۆژەی خۆمانمان هەبووە ئەفکاری خۆمانمان هەبووە کە ئیتر ئەمە بەس نییە بۆ ئەوەی کە ئێمە چیمان کرد و چیمان نەکردووە خۆ ئەگەر کار قسە لەسەر ئەوە بێ ئێمە ڕۆیشتنە سەر حکوومەت ئەتوانین وەزیرێکی باش بۆ وەزارەتی سامانە سروشتەکان ئامادە بکەین و ئەتوانین وەزیرێکی بێلایەن و مەدەنی بۆ وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆ ئامادە بکەین وەکو ئەوە یەکێتی و پارتی نەیانتوانیوە ئەوە با لێگەڕێین بزانین چییە بێ ئەگەر براوە بووین ئەو کاتە خەڵکی حقوێتی ڕخنە لە ئێمە بگرێت ئەمینە خانەیەک لەو ڕخنانەیەک لەو پرسەکردنگانەی بەردەوام لە باسوخواسی هەموو پرۆژەکایەتە پێشەوە ئەویش ئەوەیە کە ئەم پرۆژانە تەنها لە قۆناغی دروشم و گوتاری سیاسی تێناپەڕن بۆ ئاستی واقع ئێمە لە ئەزمموی سیاسی هەرێمی کوردستانە کۆمەڵک پرۆژەی جیاوازمان بینیوە هەر تەنانەت کۆمەڵک پرۆژەمان بینیوە کە پەرلەمانی کوردستان دەری کردووە کە سەرۆکاتی هەرێمی کوردستان دەری کردووە کە دام و دەستگاکانی حکوومەت دەریان کردو و کوی ئەمانە باسییان لە چاکسازی کردووە هەرێکی لە ئاستێکی هەرێمی کوردستانە بەڵام ئەوەی لەسەر ئەرزی واقع ڕۆیدا شتێکی زۆر کەمە بە معنایەکی تر ئەم پرۆژانە تەرجەمە نابن بە واقع پرسیارەکەی من ئەمەیە ئێمە چۆن دڵنیابین چۆن باوەڕ بۆ بکەین کە ئەم پرۆژەی سەرۆکاتی هەرێمی کوردستانیش وەکو بەشێکی بەرچاوی پرۆژەکانی تەنها لەسەر ئاستی گوتار و لەسەر ئاستی بانگەشەی سیاسیان نامێنێتەوە دەبێتە واقعێکی پراکتیک. والله من لدەستپێک تێبینی من هەیە هەندێک ئاخستنێت کاک عەبدەلا من نەدیت یا ئۆپۆزیسیۆنی کوردستانی مۆدێلەکانی و مێتۆدەکانی یا حکم یا سیاسی پێشکەشی هەرێمە کوردستانی کرد بیدەن بیرامنا هێتێ ئەو هەمی گاوا دەخوازە فەصلت سڵتاتات کەن مداخلات سیاسی یا مداخلات بزوتن ئەحزابا ناو پەرلەمان دەکەن بەس بیرامنا هێتێ حتا ئەندام پەرلەمانێتوان بخۆ ئاگاهژێ نەبووە کو بۆچی دوێتن بایکوتا ڕنیشتنێت پەرلەمانی بکەن بەس چونکی بڕیارەکە یا بزوتنەوان بووە یەکسەر یعنی هەر مناقشە نەهاتیەکردن سەر مەوزوعی مناقشە هاتیەکردن کە دێت پەرلەمانتار چەند دقیقە ئاخوید سەرا هەندێش هۆڵەیە داکەفتین بایکوتا ڕێنشتنەوەگیری یعنی نە چ مێتۆدەکانی پێشکەشی هەرێمە نەکردیە مەسەلا و پشنگیژی ڕەخنە فراکسیۆن یان ئۆپۆزیسیۆن بێتیڤە شینە هەندێک و یاسا پێشکەش بکاتن بلا چاودێریە حکوومەتێ بکە بلا ڕقابە شولە حکوومەتێ بکە بلا بما بێژیت ئەوە خەلەلەن ئەوە دەستنیشانە خەلەلە بکە نەداخوازە ڕوخاندنا یا دەستگەهێت یەت مؤسساتێت شەرعی و یەت حکمڕانیەت یەت وڵاتی بکاتەوە دوێتن بەرنامە و پلانەکە یا ئەستراتیژی بۆ هەندێ هەبیدن پێشنگیژی ئەو بەرنامە گوتارەدا نەبووە کاکۆمی بەلکو یە چا واقع عەرزە عەمەلێ
و پراکتیک شولی بوهات کردن 18 فرمان سرکاتی هرمی بود در کفتین 2 لجنه تا نپکینان اکوار جبهه کردن دا کو هم اندامت یت و لجنه یا چاکسازی سروکی بوهند کل دیفچونا بریار بله امیر خان اما کاتب کمان تاو هم لجنه کار درمان تندرستی ها دادن 107 کیس به گمان یه گندلی سر اصل هر سه پارزگاه ها یه تاتینا دست نشان کردن 110 امیر خان اما کاتب کمان تاو انجامه 53 شون دخواست که بیشتر بر دواکاری گشتی 307 حالت مساطحه تاتینا راستن 208 تون هشتا ید برهند کو بین حلوشاندن یعنی کمالا کا شولا یهات کردن سر وظیفه گشتی شول یهات کردن قانون انجمن راجع یهات دانان سالاچویی شوازه که زور جداتر تنظیما یا وظیفه یا گشتیات کردن سر اساس شیانابی سر اساس نمره و خواندن یا در چوی زانکابی سر اساس بازار کاری امین خان زور سپاس دکم کاک عبدالله فرمود قصه و پیامی خود بگینا والله بکورتی میتودی کاری اما اوسا پرلمان همیشه او هدانیشت بو اما توانی من پرلمان تا استگی باش زندوب کینو و لراسیا اگر قصر سر مساطحه با وازی برین من لێرە بە ئامینە خان ئەڵێم ئەگەر ئێوێ زەویزاری خەڵک بگەڕێنێتەوە بۆ خەڵک ئەوە مەسیف سەلاحەدین هەمووی داگیر کراوە ینی زۆربەی زۆری ئەوە قڵاچۆلان ئەوە دوکان ینی هیچ گرد و بەرزاییەک نەماوەتەوە سەرۆکیەک مەسئولێکی گەورە داگیری نەکردبێ با لێگەڕین لەوانە حقیقەتەکە هەمومان ئەیزانین و خەڵکیش ئەیبینەوە دوا قسەمەوەتانێت کاکەم دوا قسەم ئەوەتانێت کاکەم لە دەسەڵات چیتر لێگەڕێ لە ئەعلامەوە پرۆژە پێشکەش نەکە ئەوەنە دەسەڵاتیان هەیە چاکسازی بکەن بە مەرجێک ئیرادیان بەڵێ زۆر سپاس ئامینە خان دوا جملەی خۆتم بیتێ زۆر بە کورتی دستالات ایراده های داخل و ایرادات سیاسی یا قوت به گهرینا یا چاکسازی های برنامه های هر کابینه پنجه کاربوهنده احاطه کردن و برنامه ها بیا به چاکسازی لچون که حکومت کمتر خمیجه بجه کنایده ها بیا سرکاتی هرم راست و خو مداخله هندید که چاکسازی بهتر کردن ایراده که به قوت های به کابینه هفته جی بردوامی همی او برنامه کابینه هفته جه خود وان چاکسازی دا آماجه پیدا او پارلمانی هاتی اشارت پیدا از زور یا گشت بینم که زور سپاس امین خان پیامک گشتم بالا بینرانی برای خوشویستانم اوی که جوتن لبو گفتگو کردم بو سبارت با چاکسازی داره میکردن و پروژه که سرچی هرم میکردن با چاکسازی با میوانداری هدک لبرزان عبدالله ملانوری اندامی پارلمانی کردستان در فراکسیونی گورانو برز آمینا ذکی اندامی پارلمانی کردستان لفراکسیونی کردستانی که لشاری خودرو لگل من بو امیدکم برنامه‌ک به جایی رضامندی او به که عبدالله زور سپاس با آمده بودید. زور سپاس دکم. زور سپاس.